ئێوارە باش من عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم ئەم مژارانەمان بۆ دیاسپۆرای ئەمشەو ئامادە کردووە. ئەمشەو لە دیاسپۆرا چیرۆکێکی سەرنجڕاکێش و هەژێنەرتان بۆ باز دەکەین. کوردێک کە ساڵانی زۆر بوو لە ئەمریکا بزر ببوو لەلایەن براو ئامۆزایەکی دانیشتووی سوێدیەوە دۆزرایەوە. براکەی ئەمشەو میوانمانە بە هیچ لایەکدا مەڕۆن و چاوەڕوانی بیستنی چیرۆکەکەی بن. لە ئینگلتەرا کوردێکی خەڵکی باشووری کوردستان بە تۆمەتی بەشداری لە قاچاقچێتی بە مرۆڤ دەستگیر کرا. ئەمەش دوای ئەوە هات کە هەفتەکانی ڕابردوو کوردێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان تۆمەت دەستگیر کرابوو. هەر ئەمڕۆ بەیانیش 4 کۆچبەر لە ئاوەکانی نێوان فەڕەنسا و بەریتانیادا خنکان. ئەوانەی لە سوێدن و دەیانوێ ماڵباتیان بێن ناوێ بێگومان ئەم هەواڵە بۆ ئێوەیە. دەکرێت لەمە دووە وەرگرتنی مافیمانەوە بۆ ئەندامانی ماڵباتەکەت قورستر بێ دواتە ڕوونی دەکەینەوە چۆن. حکوومەتە نوێ ڕاستاژۆکەی هۆڵەندا یاسایەکی نوێی دەرچواندا بۆ کۆچبەرانەی کە تاوان دەکەن. بەپێی یاساکە مافی مانەوەی هەمیشەیی نادرێتەوانەی بۆ ماوەیەک لە زینداندا دەمێننەوە. دوایی بزانن کێ دەگرێتەوە. هەرچەندە لە سەر شەقامەکانی ئێرە ئەمە نابیستی، بەڵام ئەڵمانیا بۆتە نمونەی باڵا بۆ خۆگونجاندنی کۆچبەران لە نێو وڵاتانی ئەوروپادا. دوو لە سەرسێەوە کۆچبەرانی لە ئەڵمانیا دەژین بە ماوەیەکی کەم فێری ئەڵمانیەکی باش دەبن. ئەمە دامەزراوەی نێودەوڵەتی OECD دەیڵێ و کەمێکی دیکە وردەکاریەکانیتان بۆ باز دەکەین. هەرام شەو سەرنجتان بۆ بابەتێکی باڵکێش ڕادەکێشێت. خانمە دیزاینەرێکی کورد بنێشتی کوردی کردوتە کەرەستەی دیزاین و لە یەکێک لە بێنەوبانگترین ناوەندەکانی دیزاین لە ئەمستردام نمایشی کردووە. خەندەکەریم کەمێکی دیکە میوانمە و بۆمان باز دەکات کە پەیوەندی بنێشتی کوردی و دیزاین چییە؟ وەرزی کۆتایی هاتنی ساڵی خوێندنە و گەنجانی کوردی دیاسپۆرانشین لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا وێنەی بڕوانامەکانیان بڵاو دەکەنەوە. بەڵام لیلاف حوسێن جیاوازە. ئەو ئەم شەو لە ستۆدیۆ میوانمە و باسیەوە دەکات کە چۆن توانیوێت یەکێک لە بەرزترین نمرەکانی سەر ئاستی ئەڵمانیا بهێنێت. گەلیەشیە گەلیە کورە کورە و درێژە زیزە خەتون تێرێ چەغا بەر من مەبێژە بەریە دلێ منژە عشقاتە مستو. هەر لە دیاسپۆرای ئەم شەودا ماڵباتێکی کورد لە دانیمارک دەناسن کە هەمویان هونەرمەندن. دایەکێک دەناسن کە بەدەم نیگارکێشانەوە گۆرانی دەڵێ و هاوژین و کوڕەکەشی موزیکێکی خۆشی بۆ لێدە. چیرۆکی دۆزینەوەی کوردەکەی ئەمریکا یەکێکە لەو چیرۆکانەی بە زەحمەت لە بیر دەچێتەوە. کەمێکی دیکە دەیبیستن. پێشەوە دەمەوێت سەرنجتان بۆ چەند هەواڵێک ڕابکێشم. ئەم هەفتەیە لە باکووری ئینگلتەرا پیاوێکی کوردی تەمەن 25 ساڵ دەستگیر کرا. ئاژانسی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی تاوان لە بەریتانیا دەڵێت کەسە دەستگیرکراوەکە هاوڵاتی عێراقا سەبارەت بە بەشداری یان بەهۆی بەشداری لە پلاندانان بۆ گواستنەوەی بە قاچاقی کۆچبەران لەسەر تاسەری ئەوروپاوە بۆ فەڕەنسا و لەوێشەوە بۆ بەریتانیا ئێستا لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت. ئالمیۆلن لێکۆڵەری ئاژانسەکەی دەڵێ پێشتریش پیاوێکی کوردی تەمەن 32 ساڵیان دەستگیر کردەوە کە هاوڵاتی ئێران بۆ ناوی یەکەمی ئامانجە. بە گوتەی ئەو لێکۆڵەرە ئەو دوو کەسە بەشدار بوون لە پەڕاندنەوەی خەڵک بە بەلەم لە نۆکەندی ئینگلیزەوە. ئەمڕۆژ ئاژانسە بەریتانیەکە ڕایگەیاند کە تۆڕێکی فراوانی قاچاقچێتیکردن بە مرۆڤیان ئاشکرا و دەستگیر کردووە کە زۆربیان ئەلبانین و میسریشیان لە نێودان. ئەو تۆڕە بۆ ماوەی ساڵێک بووە لە ژێر چاودێری دامەزراوە هەواڵگری و ئەمنیەکانی بەریتانیادا بوو دوای کۆکردنەوەی بەڵگەی پێویست دەستگیر کراوە. هەر ئەمڕۆ لە نۆکەندی ئینگلیس 4 کۆچبەر گیانیان لەدەستدا. ئەویش دوایەوەی کە بەلەمەکەیان لە نێوەڕاستی ئاودا لە کاتی پەڕینەوە بۆ ئەوبەر بۆ بەریتانیا کون دەبێت. 63 کۆچبەری دیکە سەرنشینی بەلەمەکە بوون لە بەردن ڕزگار کراون و گەڕێنراونەتەوە فەڕەنسا. ئەم هەفتەیە تەنیا ڕۆژانی دووشەممە و سێشەممە 484 کۆچبەر بە بەلەم لە فەڕەنساوە پەڕیونەتەوە بەریتانیا. لەگەڵەوەدا ئەم ساڵ بە درێژایی ساڵ 11 کۆچبەر لەو نێوانەدا خنکاون کە دویان کچۆڵەی 17 ساڵین 7 ساڵین ببوورن.
بەشێکی زۆر لەو کوردانی کە ئێستا لە سوێد دەژین بەهۆی یاساکانی یەخستنەوەی خێزانەوە گەیشتونەتە ئەوێ واتە سەرەتا کەسێکیان بۆ نمونە باوکیان یا دایکی ماڵباتەکە چوونەتەوێ داوای مافی پەنابەریان کردووە دواتر داوای هێنانی ئەندامانی ماڵباتەکان بڵێن کردووە کە بیان بن بۆ سوێد هەرچەند ئەم ساڵانەی دوایی سەختتر بووە بەڵام سوێد هەمیشە یەکێک بۆ لە وڵاتانی ئەوروپا کە ئاسانکاری زۆری کردو بۆ هێنانی خێزان پێدەچێت لەمە دووە ئەمە بگۆدرێت وەزیری کۆچبەرانی سوێد ڕایگەیاندووە کە حکوومەتەکەی بەتەمایە لەوە بکەڵێتەوە کە چۆن یاساکانی تایبەت بە هێنانی ماڵبات تونتر دەکرێن وەک ماریا مامستێنەرگارد باسی دەکات هاتنی کۆچبەران بێگومان نەمەنای وەزیرەکەیە هاتنی کۆچبەری زۆر و خۆنە گونجاندن کێشەی بۆ سوێد دروست کردووە تونکردنی ڕێساکانی هێنانی خێزان هەنگاوێکی باشە بە گوتەی ئەو بۆ ئەوەی دۆخەکە بگۆدرێت بۆی حکوومەت پلانی داناوە کە تاوەکو 25 ئۆگەستی 2024 پلانێکی ڕوون دابنێ بۆی کە جێبەجێ بکرێ و چی دیکە خێزان بە ئاسانی نەتوانێت بێتە سوێد. لە هۆڵنداش حکوومەتە ڕاستاژۆ نوێیەکە دەستی بە جێبەجێکردنی پلانەکانی لە بواری کۆچبەریدا کردووە. ئەم هەفتەیە ئەنجومەنی پیرانی وڵاتە یاسایەکی سەبارەت بەو کۆچبەرانە تێپەڕان کە تاوانیان کردووە و یاساکە هەموار کرایەوە. بەپێی هەموارە نوێیەکە هەر کەسێک بەهۆی تاوانەوە بچێتە زیندان مافی مانەوەی هەمیشەی لە هۆڵندا هەرگیز وەرناگرێت. بەپێی یاسای هۆڵندی و ئەوروپی هەر کەسێک بۆ ماوەیەکی دیاریکراو مافی مانەوەی کاتی وەرگرت بێ دەبێت دوایی بە شێوەی ئۆتۆماتیکی بۆی بکرێتە مافی مانەوەی هەمیشەی. لەمە دووە ئەم یاسایە کەسانی تاوانکار لە هۆڵندا ناگرێتەوە تەنانەت ئەگەر کەسەکە لە هۆڵنداش لەدایک بوو یا هێشتا نەبوو بێتە خاوەنی وڵاتی نامە دەکرێت بەهۆی ئەو هەموارە نوێەوە مافی مانەوەی کاتیشی تەنانەت لێ بستێندرێ هەر کاتێک تاوانێکی نوێی کرد لە هۆڵندا دەربکرێت. ساڵانی ڕابردوو پارتە ڕاستاژۆکان بە بەردەوامی ڕخنیان هەبوو لە سیستەمی وڵاتەکەیان و دەیانگوت کۆچبەران لە زینداندا وەکو میوانی نێوتێلی پێنجەستێرەی مامەڵیان لەگەڵ دەکرێت کاتێکیش کە دێنە دەرەوە هەموو مافێکیان پارێزراوە. بەم هەموارەی کە ئێستا کراوە دەرگا دەکرێتەوە بۆ دیپۆرتکردنەوە و سندنەوەی مافەکان لەو کەسانە. ئەگەر لەسەر شەقام لە کەسێکی ئەڵمانی بپرسی پلانی دەوڵەت بۆ خۆکونجاندنی کۆچبەران لە ئەڵمانیا لە نێو کۆمەڵگەی ئەڵمانیدا سەرکەوتووە ڕەنگە زۆر کەم کەس هەبێت کە پێت بڵێ بەڵێ سەرکەوتووە. ئەمەش بەشێکی لە بەرزبوونەوەی دەنگی پارتە یان تەوژمە ڕاستاژۆ پەرگیرەکاندا لە ئەڵمانیا لە کاتی دەنگداندا دەردەکەوێت. بەڵام ڕێکخراوێکی ئەوروپی هەیە ڕێکخراوی ئەوروپی هاریکاری و پەڕەپێدانی ئابووری ئەوان وابیر ناکەنەوە. OECD 38 وڵات تێدا هەندامە لێکۆڵینەوەیەکی نوێی کردووە لە نێو هەر 38 وڵاتەکەی ئەوروپادا بە ئەندام و نائەندام لە یەکێتی ئەوروپادا لە لێکۆڵینەوەکاندا کە ئەم ڕۆژانە بڵاو بۆتەوە دەردەکەوێت کە ئەڵمانیا باشترین نمونەی خۆگونجاندنی کۆچبەرانە لە ئەوروپا. لە راپۆرتەکەدا باسیەوە کراوە کە 2/3 کۆچبەران لێرە لە ئەڵمانیا لە ماوەی 5 ساڵدا بە باشی خۆیان فێری زمانی ئەڵمانی دەکەن و بەشی هەرە زۆریشان چوونەتە نێو بازاری کارەوە. بەپێی راپۆرتەکە 70% کۆچبەران لە ئەڵمانیا کاریان هەیە. دۆخی ژیانی کۆچبەرانیش بە بەراورد بە ژیانی دانیشتوانی دیکەی ئەڵمانیا یا زۆر جیاوازتر نییە کە بڵین لەمەدا چاو لە ستاندەر جیهانیەکان دەکەن. ڕیم عەلابالی هەیە کە خۆی بەبنەچە عراقی وەزیری کۆچبەرانە لە ئەڵمانیا لەو راپۆرتەدا بە شانازی و باسی ئەڵمانیا دەکات دەڵێ ئەڵمانیا هەمیشە وڵاتی کۆچبەران بۆ و ئەمەش ئەڵمانیای بەهێز کردووە. بیهێنە پێشچاوی خۆت ڕۆژێک لە ڕۆژان ئازیزەکەت بڕاتە سەفەر و بڕیار وابێ زوو بێتەوە. بەڵام ساڵان تێدەپەڕن و تەنانەت هەواڵێکیشی لێ نازانی. دەبێ و ساڵانە چەند سەخت تێپەڕن و چەندە فەرمێسکیان تێدا بڕژێندرێ. لەوەش سەختەرەوەی کە هەم ئازیزەبوون بۆکەت لە نێو تەنیایی دیاسپۆرادا بزر بوو بێ و هەم خۆشت لە سوێد بای
ئەو پەڕی ساردی زستان هەناسەی ئەو پەڕی ساردی چاوەڕوانێکی دوور و درێژ کزە لە جەرگت بهێنن. ئەمە چیرۆکی شوان کەرکووکیە کە لە سوێدەوە چۆ ئەمریکا و دوای ئەو هەموو ساڵانە براکەی خۆی دۆزیەوە. راپۆرتێکی جوانی هاوکارم دیار کوردە دەبینن دواتر شوان کەرکووکی میوانم دەبێت. ئەمە دیمەنێکی تەواو دڵخۆشکەرە بۆ خێزانی هێرش نادر کە بۆ ماوەی 4 ساڵ لە ئەمریکا بێ سەر و شوێن ببوو دواتر باوڵێکی بێوچانی شوانی برای و تارای ئامۆزای دۆزرایەوە. هێرش کە کوردێکی خاوەن وڵاتی نامەی ئەمریکا لە ساڵی 2020 کاتێک بۆمبەستی ڕاکێشانی هاوژینەکەی کە تازە مارەی بڕێبوو دەگەڕێتە ویلایەتی یوتا لە ئەمریکا. بەڵام دوای 6 مانگ لە گەڕانەوەی بۆ ئەمریکا ڕووداوێکی نەخوازرا و ڕێڕەوی ژیانی دەگۆڕێت و لە هەموو کەسوکاری دادەبڕێت. لە دوای گەڕانەوەی هێرش بۆ ئەمریکا بۆی خێزانەکە ڕابچەشێ پەیوەندی نما پەیوەندەکان پچڕا و دوایش بۆمان دەرکەوت کە هێرش تووشی حادیسێ سیارە بووە کە سیارە لی داوە دوو جارێک لی دا و دوای کابرا گەڕاوە و جارش کە بەبەگ لی داوە تر هێرش دەڕۆژ لە خەستەخانە بووە تر لە دوای خەستەخانەکە کە دەرچووە هێشتا بریندار بوو و تر کەنیسێک گرتێتی خۆی و لە کەنیسەکان بووە بەڵام مستە لای چەپەی سەقەتە ناتوانێت بڕوە و قسەشی پێ ناکرێ. دۆزینەوەی هێرش کارێکی ئاسان نەبوو. هەرەمە شوای کرد براکەی و هاوژینەکەی کاوکات ئامۆزایەتی لە وڵاتی سوێدەوە بێنە ویلایەتی یوتا لە شاری ساڵت لیک سیتی بە دوای هێرشدا بگەڕێت. وێنەی هێرش بە دار و دیواری ئەم شارەدا هەڵبواستن و بڕی $1000 بکەنە دیاری ئەو کەسەی هێرشیان بۆ دەدۆزێتەوە. ئێمە هاتیم بۆ شاری ساڵت لیک سیتی بە دوای گەڕان بە دوای هێرش کە ماوەی 4 ساڵ ون ببوو کەسمان نەمانەزانی ماوە یان نماوە. دوای گەڕانێکی زۆر لە هەموو باخچە و لە هەموو جێگای هاوارمان کرد و گەڕاین و تووشی هەزاران کەسی کەس بوون. دەستمان کرد بۆ ئەوانەی کە لەسەر جادا کەوتونە بەڕاستی بەداخەوە ئەمریکا زۆر لەبەر چاوم ناخۆش لەبەر ئەوەی خەڵکاری زۆر لەسەر جادان لەسەر جادا خەون وایە دەوڵەت یابەتیانەدا بۆ خواردن و جێگا بەڵام هەمووی دەرمانە خۆ لەسەر جادان بێکارن. ئێمە وای لێمان کرد ئەم گەڕان بە دوای هێرش وای لێمان کرد ئێمە بدوای پرسیار لە هەموو کەسێک کرد. دو جار بریاماندا وێنەی هێرشمان گەورە کردەوە لەسەر دار و دیواری شاری ساڵت لیک سیتی دامانە هەڵواسی و پرسیارمان کردووە نووسیمان کە $1000 هەر کەسێک بۆ هەر کەسێک کە ئەوەی هێرش ئەدۆزێتەوە بۆمان. بەکوتی خێزانەکەی هۆکاری دیارنەمانی هێرش ڕووداوێکی هاتوچۆ بووە کە کاریگەری تەواوی لەسەر تەندروستی و بیرکردنەوەی دروست کرد بە جۆرێک خۆی لەبیر کردووە و بێماڵ ماوەتەوە لە ئەمریکا. هەرمە شوای کردووە دەستێک و قاچێکی ئیفلیس ببن و هاوژینەکەشی لەو ماوێدا وازی لێهێناوە چونکە هێرش هیچ سۆراغێکی نەبووە. دوای 5 ڕۆژگەڕانی تەواوی شاری ساڵت لیک سیتیش دوجار هەواڵە دڵخۆشکەرەکە گەیشت و هێرش دۆزرایەوە. هەر بەردەوام بووم لە گەڕان لەبەر چاوەڕوان نەکرا بوو بۆ من کە ئەموو لەوانەیە دەرمانم خوارد و تووشی تریاک بێت و تووشی لەسەر جعدا بێت لە جێگای بیدۆزمەوە بە چاوەڕوانەوە نەبووم کە هێرشم بینی یەکەم کەس بووم هێرشم بینین بە پاسکیل بەرامبەرمان هات و لێ خۆری هێرشی جاران نما بوو. هاوارم کرد هێرش منی نەناسیەوە تووشی شۆک بوو ئەوش ئیتر دەستمان بە گریان کرد زۆر گریا بکە کاتێ هێرشم بینی نەدەستی ئیشەکات و نەقاچی و دەستی هەر ڕوها ئەلەرزێتەوە بۆ دەمی بەهۆی ئەو ڕووداوانە هێرش هیچ بەڵگەنامەیەکی نەما بەڵام دوجار براکەی توانی بە هاوکاری چەند کوردێکی ئەمریکا ناسنامە و پاسپۆرتی ئەمریکی بۆ دەربکاتەوە و ئێستا لەگەڵ خۆی بردوێتەوە بۆ سوێد. دیار کوردە ڕوودا و واشنگتن. شوان
کەرکووکی لەگەڵما لە سوێدەوە بێگومان شوان کەرکووکی زۆر جار هاوکار بووە لەگەڵ لێمەش لە ڕوودا و خۆشی ئیشی میدیایی دەکات. پێشەوەی کە سەفەری ئەمریکا بکە بۆ دۆزینەوەی براکەی پەیوەندی پێوە کردم بۆ کاری میدیایی قسەمان بەیەکەوە کرد. پێم خۆشە کە ئێستا گوێم لێ دەبێت کاک شوان کە براکەتان دۆزیوەتەوە دەتوان بڵم پیرۆزە چکە دەزانم چەند چاوەڕێتان کردووە. دەمە پێش هەموو شتێک بزانم ئێستا دۆخی چۆنە دۆخی تەندروستی باشە تۆزێک هاتوۆتەوە سەرخۆی چکە ئەوەی بەسەری هاتووە کەم نییە. سپاس کاکە من وەڵای هێرشتا لە چاو ئەو ڕۆژەی کە دۆزیمانەتەوە باشە زۆر باشترە وەزعی بەرەو باشتر ئەڕوا هێواشۆش بەڵام پێویستی بە عیلاجی ڕاستی هەیە چونچێ لەگەڵ حادسەی سیارەکە لە راپۆرتی دکتۆرەکان هەیە هێناومانە کە دوو پارچە خوێن لە مێشکی هەیە ئەوە بووە هۆی ئەوەی کە ئەو جەڵتەیە لێ بدا لایەکی شەلل بێ تر پێویستی بە فەحسی زۆر هین ورتەیە و پێویستی بە تەمرینی هێوەتر عیلاجی تەبیعی وەربگیرەوە تر بزانین دکتۆرەکان چێڵن خەریکینەوە بەس باشە لە چاو یەکەم ڕۆژ الحەمدوللا زۆر باشە. لە سوێد وەکو دەڵە کەرەستەی پێویست هەیە لە ڕووی تەندروستیەوە یا ئەو خزمەت گوزاریەوە هەیە کە بتوانن چاکیکەنەوە دۆخی باشتر بکەن؟ بەڵێ هەیە بەڵام ئەو وەکو چونشی هاوڵاتی سوید نییە بۆی نییە بچی ئەو عیلاجانە وەربگرێ. ئێمە تەنها لە ڕێگای چەند دکتۆرێکی برادر و ئەمانە وەکو شەخصی توانیمان هەندێک فەحوساتی بۆ بکەین و فەحسەکانی باشە سەرەتاییەکان بەڵام وەکو ئەوەی کە ئیشاعی MRI بۆ بگرین و ئینترشتی زۆر ئەوەی دیکەوە بووین ئەوە ناتوانین ببینەوە خەستەخانانە بەڕاستی تر بزانین چۆنە بێمە هەوڵەدەین لە هەوڵداین و پلانشمان هەیە گە هەر نەبوو ببینەوە کوردستان بەشکن لێ هاوکارمان بن و لە کوردستان بتوانین لەوێ عیلاجی بۆ بکەین. کوردی دیاسپۆراش بێگومان زۆر هەن کە خێرخوازن ئێستا کە ئەو دیدارە ئێمەش دەبینن چیرۆکەکە خۆی زۆر ناخەژێنە دڵنیام کە گویان لێمە دەبێت بیر لەوە دەکەنەوە کە پشتیوانی ئێوە بکەن لەم دۆخە قورسەدا. 4 ساڵ تێپەڕین کاک شوان 4 ساڵی دەزانم یەکجار زۆر قورس بووە کە گەڕانەوە کە سوکار بینیان کاردانەوەکان چۆن بوون لە ماڵەوە چی لە ژیانتان گۆڕاوە ئێستا کە دۆزراوەتەوە؟ وەڵی گۆڕانکاری گەلێگەلە زۆر بووە هەر لە هەمووی گرنگتر دایکم بوو کە دایکم بەڕاستی تووشی چەندین نەخۆشی هاتوو ئەوش تووشی جەڵتە هاتوو ینی چەندین نەخۆشی بەسەر هات بەس لەبەر خاتر هێرش کە شەو ڕۆژ بۆی ئەگریا تر بەڕاستین تر هەوڵەکانمان زۆر چڕ کردەوە و نازام شانسی هێرش بوو یانەوە بوو من چەند داوای ڤیزەمە کرد لەسەر لەبەر شەڕی ئۆکرانیا و ئەمانە ڤیزە وەستا تر دوجاریان هەر لە هەوڵەکانە نەوەستام توانیم ڤیزە وەربگرم و بڕۆین خۆشبەختانە الحەمدوللا لە ڕۆژی عالفە ڕۆژێک پێش جێژنە دۆزیمانەوە تر جێژنەکە لە ماڵەوە و لە کەرکووک و لەوانە بووە 2 جێژنە بۆ هەمووان بۆ هەموو خزمان. بەڵێ کاک هێرش قسە دەکا کاک شوان هیچ دەڵێت چی بەسەر هاتووە خۆی ئێستا باسی دەکات؟ وەک خۆی لە قسەکردنە زمانی تۆزێک قورسە لی تێناگی بەڕاستی بەڵام وەک ئەوەی من لی تێگەشتوینە ئەم وستێتی بڕوە بۆ ئیش ئێوارێکی درەنگ بووە من ئەو شوێنەشم گرتووە حتممە چوومە وێنەی ئەو شوێنانەشم گرتووە خۆ ئیجێڕێتەوە بە ڤیددیۆ کە چۆن لیداوە سارێک هاتووە لی داوە هێرشی کەواندووە کە هێرش هەستاوەتەوە ئەو جارە دیکە گەڕاوەتەوە بەک ئەم جارە هێرش کەوتۆتە بنی و هێرشی لەگە خۆی بردووە تر هێرش لایەکی لەسەرەوە هەتاکو بن پای ڕاماڵیوە کە هیچ پێستە و پێنە بوو ینی ئەو لای هەمووی بریندار بووە کە بردراوە دوای سەعاتێک و نیو زیاتر لە سەر جادە کەوتووە چونکە شوێنێکی تۆزێک مەیلۆ چۆل بووە بردراوەتە خەستەخانە تا چەندێک نەیتوانیوە خۆی بناسێتەوە نیان ناسیوە
لە دوای دەڕۆژێک ئەمجا توانیوەتی کەڵەم کاغەزە وەربگرێ لە ئینەکان لە پەرزدارەکان توانێتی ناوی خۆی بنووسێ کە بڵێتە من ئەو کەسەمە ترەوانش تۆزێک عیلاجیان کردووە بەڕاستی لەوێش خۆتەزانی وڵاتانە و وڵاتی لای خۆمان نییە ئەم تۆزێک بکەوێت سەرپێ یەکسەرەن بۆ دەرەوە دەریان کردو و بە سارێک بردویانە بۆ لای کەنیسەیەک تر ئەو کەنیسەی گرتوێتی خۆی بۆ ئەو ماوەیە تر دیارە هێرش و چەند کەسانێککە زۆری دیکە لەو ناوەن توانیوێتی هێرشتوانێتی لە دەور و پشتی کەنیسەکە بۆ خۆی شوێنێک پەیداکە لێوە بخێ و پڕژۆ بچێتە کەنیسەکە چونچێ نەیتوانیوە بڕوە هەر دۆزێک پاسکیلێکی بچووکی پەیدا کردووە وەکو وەرزشێ بکە بۆی گیانی خراپتر نەبێ توانیوەتی ئەوەندە بکاو بەڵام تر زۆر شتی لە بیرە چێتەوە زۆر شتەوەی بووە تووزێ ئەو شتانە هاتووە و ینی هەر ئەوەنی پێکراوە بچێ خواردن بێنێ لە کەنیسەکە و بیخوات و پاڵداتەوە هیچکەی نەبووە ئێمە کە بینیمان بەڕاستی وەزعەکەی زۆر زۆر خراپ بوو زۆر نالەبار بوو بەڵام شکر بەخوای ئێستا باشە و زۆر فەرقی زۆری کردووە لەگەڵ یەکەم ڕۆژ باش کاکشوان دیسان دەیڵێمەوە چاو دڵتان ڕوون ئەمە شتێکی دەزانم زۆر زۆر گرنگە و کوردی دیاسپۆراش گویان لێمان ئێستا دەیبینن ئەم بەرنامەیە قۆناغی داهات و قۆناغێکی ئاسان نییە بۆیەوە بەڵام بێگومان خۆشەکەوێت کە دۆزیوتتانەوە و کوردی دیاسپۆرا دەمان بیستن ئەوانە کە دەزانن دەتوانن بە شێوەی پزیشکی یا بە هەر شێوەیەکیش پشتیوانی ئەو ماڵباتە بن هێڵی گەرمی دیاسپۆرا لەسەر شاشەیە توانن پەیوەندی بکەن بۆی پەیوەندیتان بۆ دروست بکەین زۆر سپاس کاکشوان کەرکووکی لەگەڵم بوو دەچینە سەر مژارێکی دیکە بنێشتی کوردی لە نێو کوردی دیاسپۆرادا هەم هەواداری هەم دژبەری هەیە زۆر کەس کە دەچێتە کوردستان یەکێک لەو شتانەی کە دەیهێنێ بنێشتەکە هەستێکی نۆستالژی تێدا دەشڵێن بۆ تەندروستی باشە هیچ نەبێ باشترە لەو بنێشتانەی کە لێرە هەن لە ئەوروپا و یا لە دەرەوە و شەکریان تێدا هەشە بە پێکەنینەوە دەڵێ بنێشتێک نەتوانی بڵقی پێ دروست بکەی بنێشت نییە دەڵێن کاتی خۆی سەدامیش گاڵتەیەکی ڕەگەسپەرستانەی هەبووە سەبارەت بەخۆ بەڕێوەبەری کوردی توێتی بنێشتی کوردیم بیستوە بەڵام حکوومەتی کوردینە لەگەڵ هەموو ئەوانەشدا بنێشتی کوردی بەژەکە لە سامانی کولتوری و ئابووری کوردستان و دەشمێنێت ڕەمەش وای کردووە خەندەکەریم کارێکی زۆر تایبەتی پێ بکە شارەزانی دیزاین لەسەر تاسەری جیهان دێن ئامستەردام لەوێ لە یەکێک لەو شوێنانێک کە تایبەتن بنێشتی کوردی دەبینن کە ئەو خانمە کووردە نەمایشی کردووە دیزاینێکی جوانیشی پێ کردووە بیناسن دوای لێرە لە ستودیۆ باسی پرۆژەکەی دەکات. سلااو من خەندام خەرچی کوردستانم لە تەمەنی 6 ساڵی و هاتیم وڵاتی هۆڵندا لێرەش توانیتم لەو بارە بخینم کە لە مناڵێ زۆر حەزم لێ بۆ ئەوش بواری هەندەسە و هونەرە لە مەکتەبی خەرزی فڵ ئەکەدەمی لە شاری ئەمستردام کە چەند ساڵێک لەوێ خوێندم توانیم ئەو ئاواتەم بەدەست بینم. زۆر خۆشحاڵم کە دەتوانم ئەوڕۆ باسی پرۆیەکتی ئاخر ساڵم بکەم لە کەناڵی ڕوودا و لە بەرنامەی دیاسپۆرا هیوادارم ئێوەش بینەر بن. خەندەخان پێشەمو شتێک پیرۆزە خوێندەکەت تەواو کردوونێ لەکوێش لە ریتفیلد ئەکادمی کە شوێنێکی زۆر ناسراوە بۆ مەسەلەی دیزاین بنێشتی کوردی چۆن بەکارهێناوە ئەمە باسمان کرد بەکارهێناوە بەڵام دەبێت بزانین چۆن بەکار هاتووە لە ڕوە دیزاینیەکەیەوە بەڵێ خۆی ئەوە ڕێگایکی تۆزێک لە دوورەوە هاتن تا گەشتن بە بنیشتی کوردی سرەتا لۆ ئاخر ساڵ کە تەخەڕوت دەکەی دەبی کوبرین راپۆرتێک بنووسی
راپۆرتەکەی منیش دەربارەی ئەو پرسیارە نەبوو کە هەمبوو سەبارەت بە کۆچکردن و سەبارەت بە ژینگەی مرۆڤ. بینیم کە زۆر ئەو پرسیاران بۆ دروست دەبێت کە دەگەڕێەوە وڵاتی خۆت دەڕۆی شوێنێکی تر هەست دەکەی بە نەک بەس ژینگەکەت بەس باوکو بەخۆش دۆکو ئینسان دەگۆڕێ. ئەو شتانە کە کاریگەری هەنا لەسەر هەندێ هەم خۆراک و ئاو و کەش و هەوایە بۆیە ئەوەکەی برین پرۆیکتەکەمیش هەر دەربارەی هەندێ بوو کە باسی کوردستان دەکەین زۆر فکر دەکەینەوە مەسەلەن لە ئەو کەسانی کە برین کۆچیان کرد بۆ دەرەوە وڵات کوبرێشتێکی خەیاڵیە کە باسی کوردستان دەکەین بە شێوازێک کە پێشترێک و ئەوەندەرمان بەجێشت هەر بۆ شێوازێ بەس ئەوە کوبرێن فکرێکی زۆر باش نییە لە بەرەوەی ئەوانش دەگۆڕێن ئەمەش دەگۆڕێن هەموو کات بەشە لە گۆڕانکاریدایە. لە فرشلاخەکەم لە ڕەپۆرتاژەکەم باسی ئەوم کردێ کە ڕۆحی ئینسان وەکو شتێکی لکوێ دەکە بەبەردەوام لە شێوەی خۆی بەڵێ وەکوش لە منێک وایە کە لە هەر جارێک لە ژینگەیەک یان لە دسمێک لە بادێکدا بێ دەگۆڕێتن کەواتە ڕۆحمان شتێکە کە ئازادانە دەڕاتن و دەگۆڕێتن و لە ژینگەکەی خۆیدا. ئەو بنیشتە کوردیەش شتێکی زۆر جوانە کە لە چیاکانی کوردستاندا هەیە و بەرهەم دەێنرێت و زۆر ئازادانە خەرێک دەتوانانی بەکاری بینیتن. تۆ دەڵێ بنێشت وەکو ڕوحی ئینسان وایە مابەستەوەی؟ بەڵێ کە بنیشتەکەم هینا ینی کوبرین باس لە ئینسانیت دەکات تۆزێک چکە ئەو بنیشتش هەم لەو خاکێ هەم لەو دارێ و بەس هەر جارێک کە بەناو پرۆسەیەکدا دەڕاتن لە شێوەی دەگۆڕێتن تون دەبێتەوە بەڵێ فیلتر دەکرێتن و دەیکوڵێنن ئاوترێک بەس هەر دایم بنیشتی کوردیە کەواتە ئەمەش هەر دایم وەکو کوردین بەس هەر جارێ لە شوێنێک و دەگۆڕین بە پێی ژینگەکەمانەوە. بۆچی بنێشت بۆچی شتێکی دیکەنە خۆی بۆچی دەبا شتێکی کوردی بێ بۆ ئەوەندە پێت گرنگ بوو کوردی چکە خۆم راپۆرتەکەم دەربارەی هەندێک بوو پێشم گرنگ بوو کە خەرک دەربارەی ینی نەک لە ڕێگای کوبرین پۆلیتیک و باسی کوردستان کرد کوردستان وابوو بەس لە ڕێگایکی هونەریەوە لۆ مۆزوعی کوردستان بڕۆین ویستم مەسەرەن بۆ نەواسرنجی خەرکەکە ڕابکێشم کە داهاتن خەرکەک دەیبینی یەکەم جار دەیگوت ئەوەت چێ ینی کە دەیاندیت کە نووسرا بنیشتی کوردی یەکسەر ینی پرسیارم بۆ دروست دەبوو ئایا ئەوە چەندرا ئەوە جاوە گرنگە بێڵێن ئەوەی کە دروست کردووە نەخشەی کوردستانی مەزنە کە بنێشتەکە یەکەم جار توندە سنوورەکان کاڵ دەبنەوە سنوورەکانت بە بنێش دروست کردو وایە بەڵام جارێکی دیکە دەبێت دروست ببنەوە سنوورەکان دروست دەبنەوە بەداخەوە سنوورەکان زۆر زەکە باسی کوردستان دەکەین دەر هەر باسی کوردستان مەسەلەن کە باسی چیاکان دەکەین دەر ئەو چیانە ئەمان لێکتری تودا کردەوە بەس بەمە قسەچی زۆر دروست نییە لەبەر ئەو چیانە ژینگەکەیە کە ئەمەی کورد بە یەکتری بەسیتەوە بەهۆی ئەو چیانەوە ئەمە بوونە یەک کەواتە ئەو چیانە هێمایەکی برین سیمبۆلێکی کوردن زۆر جاشکردن هااتیەکان تەنهااتیەکان ئەوش لەوە هاتووە لە برین لە سترکچرەکە لە هیکلەکە خۆی نەخشەیەکی کوردستانە بەس ئەو نەخشەیە کە ئەو چیانە کە ئەو چیایە کە پێدا دەڕاتن ئەو شوێنانەی کە برین زۆر تەنشنە کە زۆر بەڵێ ئەو کێشانەی لێ هەیە لەو شوێنانە برین بنیشتەکە دەتاوێتەوە شکلی خۆی دەگۆڕێتن لە هەمان کاتیشدا داوای ئەو کەسان دەکەم کە دێن دەیبینن ئازادانە دەیانتوانی پارتێک لە بنیشتەکە بخۆن و ببەنەوە ماڵەوە جاهێکی پێوە ماوە بەڵێ پێوە مابوو بەس ویستم بەو شێوازە باسی کوردستان بکەم کە هەر کەسە و دێتن و پارتێک دەباتن بۆ خۆی جا یەکشت گرنگە تۆ باپیرت شەهیدی شۆڕشی کوردستان بووە لە کچی مەخموری کە بەشێکە لە ناوچە کێشە لە سەرەکانی یان ناوچە دابڕاوەکانی کوردستان و ئەو ڕۆحی کوردت لە ماڵەوە وەرگرتووە هۆڵندیەکان کە دەیبینن یا خەڵکی تر دەیبینێ چکە ئەوەی کە گوتمان ڕیتفێلت ئەکادمی ژوێنێکی گەورەیە خەڵک حسابی بۆ دەکات لە ئەوروپا پرۆژەکەی تۆ دەزانم زۆر خەڵک دەیبینێ ئەوان چی لەسەر دەڵن پێیان شتێکی چۆنە؟ پێیان شتێکی زۆر جیاواز بوو هەرێکەم جاکە زانیان کوتن ئەوت لەوێ هێناوە گوتم بەڵێ ئەوە هەموو بەرهەمی کوردستانە کە لە لێرە خەرک دەتوان بیبین و ینی
پێیان شتێکی زۆر سیر و سنجڕاکەش بوو پێیان خۆش و بەڕاستی ئەگەر بۆمانەیە ببینین لەکوێیە چۆن دەتوانین وەڵای بەداخەوە پێشانگایەکە تەواو بوو شتەکانشم هەرگرتیا بەس بەڵام پرۆژەی دیکە دەبێت ئینشاڵڵا لەمەوە دوای بەتەمای بڕۆی مادام هێندە باس کوردستان دەکەی بەتەمای بڕۆی لەوێ شت بکەی دیزاین حەز دەکەم ئەو سارە هەندێک تۆزێک زیاتر فکری لێ بکەم بزانم ئەگە کەسانی دیشە بیکە وەکومە زۆر حەزان لێبی تۆزێک لە بواری هونەر و هەندەسە و کوردایەتی حەزم لێ لەگەوان کار بکەم خەندە باشت پێ بڵم کوردێکی زۆر خاوێن بوو زۆر سپاس پێش بەرنامەوە هەستت نەدەکرد بۆ خۆت و هەندێک وشەی هۆڵندیت بەکاردێنا بەڵام ئێستا هەمووی زۆر باش بوو سەرڕاوێکە زۆر بچوو بووی هاتووی بۆ هۆڵەندا زۆر سپاس دەکەم زۆر سپاسی ئێوەش دەکەم زۆر خۆشحاڵم کە توانیم باسی پرۆژەکەم ناوبڕێک وەردەگرم پاش ناوبڕ کچێکی دیکەی کوردە ناسن کە زۆر سیرەک بووە لێرە لە ئەڵمانیا یەکێکە لەوانەیە کە نمرەی زۆر باشی هێناوە هەروەها ماڵباتێکیش دەناسن کە بە خێزانیدا دەنیشن نیگار دەکێشن پێکۆگۆرایی دەڵێن میوزیک لێدەن هەمویان هونەرمەند لە هەواڵی خۆشی دۆزینەوەی برای شوان کەرکوتی کە بینیتان کەمێک پێشتە لەو کەشە خۆشەدا هەر دەمێنینەوە بەڵام بێگومان پاش ناوبڕ لای خۆمان کەسێک کە زۆر زیرەک بێ لە قوتابخانە یا لە زانینگا دەبێت نمرەیەکی بەرز بێنێ دەڵێن نمرەیەکی زۆر بەرزی هێناوە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت 20 بێنێ کە 20 هێنا 20 لە 20 یعنی نمرەیەکی زۆر باشە بۆ نمونە لە باشوور دە لە دەی هێناوە دەڵێن کەسەکە 9 لە دەی هێناوە هەر زۆر زیرەکە یا یەکێک لە قۆناغی ئامادەی 100 دێنێ 90 دێنێ دەڵێن زۆر زیرەکە لێرە لە ئەڵمانیا سیستەمەکەوانە بە پێچەوانەوەی کەسێک کە بۆ نمونە یەکی هێنابێ زۆر زیرەکە دەڵێن دەستی خۆش بێ بەڵام کەسێک 0.8 هێنابێ 0.8 ئەوە هەر زۆر زیرەکە جا لیلاف حوسێن ئێستا لێرە لەگەڵمە لە ستۆدیۆ توانیوێتی لێرە لەسەر ئاستی ئەڵمانیا بۆ ئەم ساڵ لە قۆناغی ئامادەی قۆناغی ساڵی کۆتایی ئامادەی 0.8 بێنێ بەمەش بۆتە یەکێک لە زۆر زیرەکەکان بیناسن راپۆرتێکی زۆر کورت هەیە دوایی گفتگوەکی لەگەڵ دەکەم. Dann zeichnet der Förderverein noch Lila Fussain als beste Schülerin des Abiturjahrgangs 2024 am Leopoldinum aus. ناوی من لیلاوە ئەس هەژدە ساڵیمە ئەم ڕۆژئاوا کوردستانێنە ڕێزبێرێ رابوومە ئەڵمانیا رابوومە من 2 ساڵی خۆی بەکەلوریا خلاص کرد و شادامە یا ئەوەل دەرکات باجاری مەدەی دێرمۆدا معلوماتی تەختوری ئانی ویجا من معلوماتی تەختوری 1.0 ئانی مژوا علماتە چێتر ئانی من 0.8 ئانی كفام قلكي هاجي بيش هذا مراش برس خوازم بشرك هاري تختوريه بكم واريا مهن من السهل تبلين واسي بابي منو جيامجي قلكي اركاري مرا كرن وانا كهشت ازباع الماتي بلنجي بينم قلكي اركاري مرا كرن وكيفا وانا كجي هار ختم باع الماتي بلند اني خوازم چه انسانی کرد به اوجی گرکی علی خانه و علی خواکی گرکی علماتی بین اوجی و امسری کرده همه هدن و علی موثق کرد بکنه امجی. ایش بجی از به مبانی برنامه دیاسپورا و سر قناة رودا و امین بهتر بحثا خوننا مبکن. لیلا بخیراتی پیروز بت نمرکی گلگ باش آنیا یعنی کت دخوند فكرات دهبك 0.8 بيني فكرام لنا بوج تو بچندي ممنون بوي ما 1.0 اني بانا زوي كيفام هاد بانا جبال متخصص على المادة الدكتورية مبيديا ولو نمبر جوزجي تشترجي بينم واختي معنا اولي مخونت مقربو سري قد جوز ما الدكتور ومتخصص على المادة الدكتورية بينم وبجمع على المادة الدكتورية تشتر اني كيفام قال كي هاد بس ما بهونات كوز حال بينم دكتوري انجي بزيشكي بخوا يكنا بيك مروت كاربينا بس ابي كنت نها عنايه تنو كاينه 0.8
تکاری چ پێ بکەین چ تشتێکی دی هەیە و مرۆ پێ بکات لە دکتۆریە بلندتر نها بألمانيا بجن Wissenschaftler هناك درمانة درتخن مثلا درماني نقاشة كايك تشلو درمانة تشيت كوا درمانة درتخن وبيجا دنا صيدلية وهناك بيجا دفروشن بس استقاسم تختوري بخوينا مش بعد ناخوازي ببي Wissenschaftler زانستکار بیده ناخوازي چما دکتۆری باشیاوی چییە؟ كيفامش كاري وارد تيج بالآلي إنسان نخشتكن إنسان نخشت حدكن وكيفام قلكيش بيتشرتي جوز كارم أركاريا خلكي بكم هري دمالبات وده هناك ودكتور بن عليك كجامك ما هي أو جد دكتورية تخويني بس هنا بدكتورها أو جد تخويني أو تشد بجد باش أمره ببا دكتور يعني خوانا كيف بخوانا ويدي كيف هناك جد خوانا ويدي فجأة تشتك هي ليلاف من بري برنامج التبرسيار كر هندك كاز دبيجن كسيكو باش بخويني تقلق بخويني تشتانا كدج يعني خدا الموبايل نبت نظام خوارني خوش نبت تشتاق نبت هر بخوينه تو درجة أستاذيني راستا تجو صابي راستي يعني من تلاقوا تكون قلق تشتغل برن كنا دعوتي عامي مواجهة من كاربو هالما مع دعوتي معناكي تو حتى الناس هي دعوتها الناس بس عارفين خوش أنا من قلت كي خون مخد تعبان بس بيجي محدش وقتي بيها يعني ها وقتي خوني هيا وهذا صالي بكالوريا هذا من قلت كي خون من قلت كي خود دايدا وهم دي صالي خو كلاس كده معلوماتي بلند اني من هاس كامل هيك خور حدكم بيجي بس تختوري جي بوين ديسا 6 صالة زي خود ميدا وبشي هناك ديسا كي خور حدكي هردش وقتي هناك الراسته تتشاوزاني كنت 0.8 انيا 0.8 بونكتي ميك بيني 823 بونكتا و اي 1.0 بيجمع 871 بونكتا اني شنو 9 بونكتا وهناك انه كما اخذن ده فيديو هذا درد كيف كنت لسر ستيجي و ها كده بيجن تشتد درته عم بيجن بروانا ما هست تجاوب كنت البيدر بي راسي كيف هم قلت هاد اختي شادام كتت ستيمدا ومدي تعبان محمول فال نفالات شو حجابه ورئيسة بلديجي هذا جمع وبدسي خوش شادام كتت ستيمدا بهتر كيف هم هاد ويجي قلت مسر خيري بي وانسيم ومعلمي محمود كيف يجمل كن اختي دويكي كاش شادي دانم ولا سبيح سام جو اوقات تعبان كري فالانات شو جو لو اسقها من يزيك خونا خو جوز دكتور راس قالك جارم رول سر ستيجي والخواري دنيا ركا كيلو يدري عزيزي وكيلو يدري انا تلكيني ري الخواري دياتا بابي تاكيو أنا جامني بابي مرونيش تبون حمور ونشتون بس من جهة الجاخو بابي خو ميزان جبنا زام أو ناكي قلكي أوجي قلكي على الكارية دانا من وأوجي ترى خد تعبين مرا وعلى الكارية واجي قلك تدا هيا قلنا جوابا بعد ما تبدن جنة تاني جبوري أولي كامل واميزان خد مش هذا خصتان فام جهات ولا مش كيفون دايو بابي توصى باش بون دستيوان صاغبن سري كرداجي بي بلندا كتو ليفر سري مهمية بي بلندا تو سازيركي ليفر بس پشتی و خواندنه طول دیوار و خودورت کبینه چی دخوینی هسته کی چاوه؟ راستی گلک جهه جامعه هن آلمانیا دا از خواهدم همه جهه کی نیزیک باجای نیزیکی جامعه بابیم باجای ما بخواد جهه جامعه نینه بس زي نیزیکی وابج بهنام گلکی بأهلیم فراد بی و گوزواد بینم گو نیزیکم بهتر کفامش خونه لجیده از زم حولکم گلکی نیزیکی وابیم تو لألمانيا لدايك بي از آلمانيا چاو كرديات وسا باشا؟ إيه أهلي خوالي مالي بكردي تشتغلم وقالك أهلي مجي ألمانيا هنا وبابي منو جا مجي إلا ما محاولاتكم قوم هندرودا بكردي بشتغلنا وإلا ما بيجي زماني ما قالك مهمة زماني خوش بيرناك زماني بخوي خوالي براي خوالي جا خوالي بابي خوالي محمود كردي تشتغلم بس قالك أنا مثلا عمري تدانا تبيجون ما كردي بو منا لا اسمع از ألماني دزانم هر تشتي من درسته كما از كردي بزانم أنا أفكرك غلط زماني كردي قالك مهمة وأم كردن أم زماني خوني زان من ما شلون ما بيجنا أم كرد ويك زماني خوني زان بي زماني كردي جمع مهم درجة ألمانية جي بل أم كردن بيم زماني خو زان من أو خرتن دنيا كردا كتدبيننا لألمانيا لأوروبا أمريكا لهرجة كتدبينن تشتكي تهيك وبيجيوان أنا تشتكي معايا أسخازم حمو شين سنة كرد بي قال كي خوب تعبيني أسخازم حمو خلنا بلند بينن أما أري موتي كرد كن ومحمود إن شاء الله وقت اللي هنا كردستاني جي ويدي جي الكارية كردابكن سي كردا حموا هلدن وآري هربجي للاف قالك سباس كتو ميفان بوي وبشتي كتبوي بزيشك جي هفي دارم أقر أمان جارك دنتو ميفان بي وخواتا جي بشتفانيا تتكاد دبينم ديمنا جي دكشينا أو جي بوان نزيكا عبي توتشيد كنا داوية أو جي كالكي جهات بيجا أمي بيجي بكن ميفانكو قالك زيراك بدزانم أو جي زيراك دبا قالك سباس بيقومان دچينا دانمارك
کوردی سەرکەوتووی لێ زۆرە بەڕاستی لە بواری زانستی لە زۆر بواری دیکە لە بەتایبەتیش لە بواری هونەر و کولتوریشدا لە پێشن ماڵباتێکی زۆر سەرنجڕاکێشن کە هاوکارم جەنگۆ شەریف دۆزیونێتەوە لەوێ لە دانیمارک دایکەکە شێوەکاری دەکات خەڵکی ئافرینن بێگومان دایکەکە شێوەکاری دەکات گۆرانی دەڕێ باوکو و کوڕەکە میوزیکی بۆ لێ دەدەن ماڵێکی پڕ لە هونەرە سەرنجتان بۆ فیچەرەکەی جەنگۆ ڕادەکێشم. قالي شي قالي كورة كورة ودرجة زيزة خاتون تيري شباب بر من ما بيجا قالي شي قالي كورة كورة ودرجة زيزة خاتون تيري شباب بر من ما بيجا بريد لي من جا اشقاط مستوجيجا بريد لي من جا اشقاط مستوجيجا قالي تيرالي داوي از ملك مختارم جعفري نعمة فده سالي من الدنمارك من قال لك معارض فاكرن تشيكرن معرضي من يكمين لدنمارك بي بشتوي لألمانيا لبرباجارة شتوتغارت وهامبورغ ولبونة جيش وين دال لفرنسا متحف فرنسا ستراسبورغ ملورجي معرض فاكر جيش وين دا أسجوم كردستاني سليمانية مفاكر ف أسخاد فيت اشتيدا دبينا جارنا دبين چما رنگي رمادي الطاغية لسر تابلويتا رنگي رمادي الطاغية جبرقو جوي استيدا عيشم لدنماركي جبرقو رو جمعتنا تم الرمادة الداري وي قال لك ازرش دبينا جبرقو تأثيرات جو قال لك المدبي ف ازوي رنگي رمادي ودارني رش استينم دكم تابلوي خواب بشكل كي تعبيري بشكل كي تجريدي فأسخاد مدرسة جديدة دبينم لما أتف نيزيك جدلين با تجريدي تعبيري أزدبينم نيزيك جرحي مبا ج موزيكا مبا يعني ج نوطة قابي كاردكم خدوة تشتيدة دبينم قدامك از كاركي بنودكم جيرا دبيجم كائنات ملك مختار يعني فا كائنات منن جبر ويجي استين منها سر تابلو خا هوجي مشروعك منها السر كاردكم بكائنات ملك مختار وبفا مارنا از نظام باشا ازب كوجينم تم حرجري جمارة دبيجن كسر لوحي خو جمارة بيجن از دبينا جارنا فنان بخار لبر تابلو خارو دنه نزانه چبكه اما ريشاوي رنگوي تابلوي وي بدبن عالم كيدن قابا مرتشي عالم كيدن بريشه خراب الواني خراب بالتابلو خراب فاتشتات مرة تقدر كائنات من تقدر فبا كائنات من نافليكر كائنات من زيتي بكارهاني من مائي كارهاني نهاج اكرليك بمرزي زيادة زيتي من برحس كر تعامل بويرو السلس خوشترا بس الجامعة تابلو زيانو بن و 25 سالن ازو ملکه وام به هفدرانا و ام دستی خود کن دستی هفده گو از کانبم هاو ازوی دعم کم هاو مدعم که دکار موزیک دا گو نشاطن ملور هبن از چه دکم امسیاتن هبن از چه دکم ملک جی هاوجی معرضی خانه اجی الکلک ما و هاوجی الکلک منا ام به هفده سر بلندن يعني بقى سال لو كي ما جي هيا هاوجي علي الشير ما هاوجي دكاري هنري دا ما زنكر هاوجي فيري موزيكي بي وبشكل كي اكاديمي ورحيوج رحمه ونيزيكا ام رحكن يعني دماله كده كاري موزيكي دكم كاري مجي نفخياتا دودوك بلابان علي شير جي هاوج جديد تنبوري ملك جي دستري ام وقت ما مجي واني درباز دكن دمال دا
عزف دكن جو معزف كر ملك جي هوجي سكتف مدبي هوجي رسم دكي جارنا جي مثلا إلدا فوداس خادكي عزف دكي هوجي مراد دودي كلام استرانا روجا زاتم في الدنيا ده از ناف موسيقى ده بيم يعني از بوم نبم افي تشتري مازن بوم ويسلف تشجيع جوان قالك هبو برالي كاري ما كرنش في عليها ديسا ما علي هفجي كر يعني جا از بافي خارك بشكل كاكاديمي وحاركر ويجي بمره كمادي كمعنوي كجبتشت يعني كلاك مبو ذلك مجي نفس كذلك يعني بهفرة تأثيري وان السرمن قالك يعني باشخه يعني روجا قام كالمال بن يعني ام بصراحه مين الناقل ام ورن مال كان دروك بسترانا دن وبتنبور دن وكلامك عجره قام ببين يعني كلامك نوبه دروك ام تليفون افدكن حاضر بكن يرو ام في استرانا بهفدرا بسترين بهفدرا حاضر بكن يعني قام دقين المال ام جيتش تشبير دكن فام تمي سر هافن ديالي موسيقى دا قالك تشتي دن فرتر يعني اما دياسبورا مفتي بوتا هفتي داتو ببلا